سلام علیکم خۆشەویستان لە پەیامەکانی مێهرەبانی دەمەوێ نەزرەتان لە بۆ ژیان جوانتر بکەین دنیای وەکو خۆمان ببینین دەزانی ئەمە زۆر خۆشبەختترین لە سوقڕاتی لە فرعونی لە نەمرودی دەزانی با پێتان برێن کاتێک ئەوان تێنیان دەبوو ئاوی ساردیان لە چ دەخوارد لە ناو کوپەی قڕ ئەمە ئاوی سارد لە چ دەخۆن سەلاجەی دەکەینەوە ئاوەکی ساف بەڕات ئاوکی خاوێن دەیخۆینەوە کاتێک کە گەرمامان دەبی ئێرکۆندیشن و سبلیت و چیلەری مرکزی ئیش دەکاتن لە بنایەکان بەڵام ئەوان بە پوشی باوەشینیان لێ دەکردن ئەوان لە ناو خانی قڕ دەبوون بەڵام ئەمان لە ناو خانی مەرمەڕ و بەردی عەلانی ئەوان سەفەریان بکرد بایە چەند سەعات لەسەر پشتی وراغ و عشتی و ئەسپی دەبوون بەڵام ئەمە بە تایرەی دنیای دەکەین دنیا ئەگەر ئەوان ڕیخە لە کۆریان بگرت بایە ئەزیەت و ئازاری زۆریان دەگرت بەڵام ئێستاکە بۆ هەر پێشکەوتنی زانست بە ئامێری سێ کوون عەمەلیاتی زۆر گەورەی ناوهەناوی دەکرێتن عەمەلیاتی بەردی زەرداوی دەکەین بە جیهازی بەڵام ئەوان ئەگەر ژانیان بگرت بایە ئەزیەتی زۆر ئەوریان دەخواردنیان دەتوانی خۆیان عیلاج بکەن چەند مهمە ئەو هاتەمەشە حەیات بکەین کاتێک ئەوان بالیفەکی ئەگەر زۆر باشان بینە بە پوش و پەڕ ئێستا ئەمە بالیفەکانمان پۆنستەرە لۆیەکە خۆشەویستان پێتان دەڵێم دەتانن بە پارەی بچن کتابی بکڕن دەتانن ئێستا کە بچنە مەکتەبەی برێ کتابەکانی کولیە طبمان بدێ لە مەرحەلەیە کە تا دیراسات یەک توێتە کتابی دەتانی بە یەک سەعاتێ بکڕی هەموو مەنهەجی کولیە طب بکڕی پاشە هەموو کتابەکانی هەندەسەی بکڕی بەڵام مەعریفەی ناکڕی مەعریفەت پێ ناکردرێ بە پارەی دەتانی کتابەکەی بکڕی بەس بە مەعریفەی ناکڕی چەند مهمە ئەو هاتێ بگەی بە پارەی سەعاتی دەکڕی بە پارەی وەختی ناکڕی چەند مهمە ئەوەی بزانی بە پارەی دەتانی بچی گوڵی بکڕی بەڵام بە پارەی خۆشەویستی ناکڕی چەند مهمە بزانی کەوا بە پارەی دەتانی دۆشەک و بالیفی بکڕی بەڵام خەوی ناکڕی چەند مهمە بزانی بە پارەی دەتانی دەرمانی بکڕی بەڵام شیفای ناکڕی چەند مهمە دەبی بزانی بە پارەی دەتانی سایەقەکی بگری سارەت لە بۆ باشووە بەڵام ناتانی یەکەکی بگری لە جیاتت بمری چەند مهمە بە پارەی دەتانی هەندێک کشتی بکەی بەڵام زۆر شت پێت ناکرێ مهمە ئەوەی بزانی بەختەوەری لە ناو زاتی خۆتە پارە دەسەڵات سوڵتە ئەوانە خودی بەختەوەری نییە دڵنیا بن لەوەی ئەوانە هۆکاری بەختەوەرینە خۆڕاستە بە پارەی فرمێسکی بێوەژنان دەسڕی خۆڕاستە زەردەخەنەی دێخی سەر لێوی یەتیمان بە پارەی دەتانی هەندێک کشتی بکەیت بەڵام خودی بەختەوەری ناکڕی پارە دەسەڵات هێز هۆکاری بەختەوەریە نەک خودی بەختەوەری خودی بەختەوەری لە ناو ناخی خۆتە لێکە ئەو کەسە ژیرە کە بەختەوەریەکەی خۆی نابەستی تۆ بە نەفەرەچتکە ئەو کەسەیە هێشتا زۆر لە دنیای تێ نەگەیشتیە کە بەختەوەری خۆی دەبەستی تۆ بە مقابلەکەی بە مێردەکەی بە ژنەکەی بە کوڕەکەی بە کچەکەی بە داچی بە بابی ئەوانە هۆکاری بەختەوەرینە بەڵام خودی بەختەوەری بە خۆتی بەختەوەری داخلیە بەختەوەری لە ناو ناخی خۆتە دوێکە هەوڵدا بەختەوەری ببینەوە بەختەوەری دەزانی چییە زۆر کەسێوا دەزانی بەختەوەری لە ناو دینداریە دەمێتیان بگێنم هەڵەی چونکە وەچی بە ڕۆژی دەبین دەرین خوایە لێمان قبول بکە نازانین خوا قبولی کردیان نا حەج و عومرەی دەکەی دەرێ خوایە لێم قبول بکە نازانی خوا قبولی کردیان نا خودی بەختەوەری لە ناو دینداریش نییە کەواتە خودی بەختەوەری لە ناو پارەی نەبوو لە ناو دەسەڵاتی نەبوو لە ناو شەهادەی نەبوو لە ناو دینداریش نەبوو دی لە چێن دەرە بەختەوەری بەختەوەری حەقیقی پێتان پێم چییە ئەلا بذیکری الله تطمئن القلوب دڵ ئارامی کە وەسیلەی زۆر بەقووەتە لە بۆ بەختەوەری هیچ کەسێک دڵی ئارام نابی کە دیندار نەبی
بەڵام دەزانی کەنجینێ بەختەوەردەبی وەچی پێت چۆناو باشتێ کەواتە لەسەر دنیاە بەختەوەری حەقیقی وجودی نییە بەختەوەری سەر دنیاە وەکو گوێزە چیە بەڵام بزانە ئەو گوێزێش کاڵکەچی ڕقی هەیە زۆر جاران بەدەستی ناشچێ زۆر جاران پێویست بە هێزێکی دەبیتن تا کوێکڵەکەی ناوەڕۆکی ئەو گوێزەی تام بکەی کەواتە بەختەوەری حەقیقی ئەوەیە بچینە باشتێ نینە لۆ هەفتوەشتێ خی گەورە عاقبەت خێرمان بکە دەڵێم خۆشبەختە ئەوەی بەشدارە لە میهرەبانی خۆشبەختە ئەوەی پشتی هەیە لە میهرەبانی بە دوعایەکی بەڵایکەکی بە کۆمنتێکی بە سەرکەوتنی میهرەبانی دڵی خۆشە ئەوە ئەضعف میهرەبانیە بەرامبەر دڵی ئەو کەسەی لۆیەکە وەرن خۆتان بکەنە شریک با خی گەورە لێمان خۆشبی بمێنن بە سەلامەت میهرەبانی دڵسۆزی و لێزانی